مادام وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام فەرمووی مادام دوژمنێک هەبێ، مادام مسلمانان ئەکوژرێن، مادام شەڕیان لەگەڵا ئەکرێ، مادام العەدوو یوقاتل، مادام بەرامبەر بە دوژمن ئەوەستینە و شەڕیان لەگەڵاکەین، مادام جیهاد ئەمێنێ، هیجرەتەکەش بە تەکید ئەمێنێ. و هیجرەتەکەش ئەبێ بزانین کە هیجرەت قۆناغێکی پێش جیهادکردنەکەی و هیجرەتیش و نەوسێتیشم بۆ ئەو برا عەزیزانە ئەوەیە کە بزانن کە لە کتێبی ئومەتی مسلمانە کە خۆم تەرجومەم کردووە باس لە هیجرەت زۆر جوانەکە. هیجرەتی یەکەم لە شوێنی خۆتەوە ئەیکەی کە وەڕوجزە فەهجوڕ، واز لە گوناح دێنی، خۆت پاڵفتە ئەەکەی، ئەنجا واز لە ئەخلاقی جاهلیە هێنی، واز لە دید و تێڕوانین و دابوونەریت و ئادابی کۆمەڵایەتی و کولتوری جاهلیە هێنی، ئەچیتە سەر دابوو ئادابی ئیسلامی. ئەنجا ئەمانە کە خۆت پەروەردە کردووە و لەگەڵ براکانی خۆتا بە برایەتی دینی هێزێکی بە قوتتان پێکەوە ناوە کۆمەڵێکی عەقائیدیتان لەسەر ئیمان و هیجرەتەکە دروست کردووە، دوای هیجرەتەکەت بە نسیبە بێ خوای گەورە بۆت ئاسانەکە. بەڵام لە سەرەتای ئیماندارێتیەوە ئەبێ وا بزانی کە تۆ بۆ ئەوە پەروەردە نەبووی ئەم ئیماندارێتیە دووەرنەگرت و هەر لە هەولێر سلێمانی دایکوتی تۆ لەوێ خانوێکی دووقات و سێقاتت دروست کردووە، طبعاً هیجرەت ناکەی دوایی لە جیاتیەوەی بیرکەیتەوە کە لەمە ئەوایەکە لە شوێنێکە ئیمکانیەتێک تەرتیب بکەیت. تۆ لەگەڵ براکانی خۆتە هەوڵتان نەداوە شوێنێک دیاری بکەن، کابرا لە کەلارەژی و ئاگای لە بەمۆنیە نازانێ لەوێ خەڵگەتوانێت لێوێ بژی، یان خەڵکی قەڵات زێەوە بینە پەکەکە ئەو قەندیلەی کردو بە قەڵای سەختی بەرامبەر بە ناتۆ ئەوەستێتەوە و هەرچی موشکی تورکیا و تاری تورکیا هەیە تەسیری تێناکە و هەر لەوێ مێنێتەوە. ئەمەمە ئەوە سازیە لەوێشەوەی کە بە منتەڵەقێکی تر بوو ئەو قیتالەی خۆی کە ئەیکە هەروەکو کە بووە ئێمەش ئەو ناوچەی خۆمان وامان بواە و ئەو جیهادە بگەشتا شوێنەکانی تر، بەڵام لەبەر دید لێڵی خۆمان و نەزانینی ئەحکامەکان وامان لێ هاتوو. یان خەڵکە لە قیادەی بزنەوەی ئیسلامی بوون دامی مەکتەب عەسکەری بووە کە چیەسە ئەعرابیە، واگەڕاوەتەوە بۆ ئەعرابێتی ئەوەی لە سەریانیە هیجرەت و جیهادەکەیە، ئامادە نیە تەجویدێکیش لە مزگەوت بڵێت شوێسە خاوەن ڕاتبە و دەرکەوتووە و بۆی باخێکی ئاوریشمی لە مل کردووە و ئێستا گەڕاوەتەوە بۆ کۆتا پلەی ئەعرابێتی. مادام هەرەوەندەر لێ گەڕن جارجارە چێتە مزگەوتێک کە مەلاکەی هەموو خوتبەکەی لەسەر وەلا ئەبۆ مەسعود بەرزانی بەوەلی ئەمریێزانە تەواو لە دوای من نوێژەکەیەکەوەڵێ هەر ئێمە ئیسقاتل فەرزەکە ئەکەین، فەرزەکەمان لەسەر کوێ و تەواو لە جیاتیەوە خۆی ڕابەر بووە، پێشتریش خۆی ڕابەری قیتال بوو، ئێستا ناتوانێت ڕابەری 5 گەنجی تەمەن 20 ساڵی وێ کە ئەزانێت چۆن هەتی و پەروەردە ئەبن ئێستا ناتوانن تەجویدیش بخوێنن. ئەمە پێویستی بە ڕاستکردنەوە هەیە، ئەم مەفاهیمانە پێویستیان بە ڕاستکردنەوە هەیە. خەڵک وا بزانێ وڵا خۆی بە ئیسلامە هەڵواسی و ئێوە دەواازەکانی بەهشتیشی هەموو بۆ بکرێتەوە. زەریبەی ئیمانەکە نادا کە سەرەتای دەستپێکردنی ئیشەکە ئەمەیە. آخر خوای گەورە فەرمێ قالت الأعراب آمنا، خوای گەورەی عەزە وەجەل پێیانە فەرمێ قل لەم تؤمنوا ولكن قولوا أسلمنا ولما يدخل الإيمان في قلوبكم. ئەعرابەکان وتیان باوەڕمان هێناوە، خوای گەورە فەرمووی نا، باوەڕتان نەهێناوە، بڵێن مسلمان بووین، یعنی ئەوە ظاهرەن تەسلیم بە دینەکە بوون، بەڵێ نوێژ و ڕۆژەکانتان هەیە، بەس ئێوە هێشتا ئیمان لە دڵتانە نەبووە بەو وزەیەی کە تین و تەوژمێکتان تێخاتەوە کە ئەتان خاتە ئیش. ئێوە ئیمانێکی سارد و سڕ لە دڵ و دەروونتانایە، ئیمانێکی معریفی، ئیمانێک ئەزانن ئەم گەردوونە خوایەکی هەیە، کردگارێکی هەیە. ئەمە ئەبوو جەهلیش بڕای بەمە هەبوو. ئیمانێک وا ئەزانن کە ئەم نوێژ و ڕۆژەتان لەسەر فەرزە. ئێبرا کابرای عەرابی دەوروبەری مەدینە ئەم باوەڕێ هەبوو خۆ لە شوێنی خۆشی و نوێژەکەیە کرد. ئەم ئەعرابیە بۆیە بووە بە ئەعرابی هیجرەتەکەی نەکردووە، ئامادەی جیهادەکە نییە، بۆیە بە زۆرە هێرێن برێن بۆ شەڕەکە و بۆ جەنگ و بۆ جیهادەکە. برانی بەڕێزی من، ئێمە پێویستیمان بەمە هەیە کە لە سەرەتاوە لەوە تێبگەین کە ئیمانەکەمان داواکاری چی بەرامبەرمان هەیە. و هیجرەتکردنەکەش خەڵک ئێستا ئەوەی لە فکرینیە هیجرەتە، ئەوەی کەم لە مێشکیشیا سڕداوەتەوە جیهادکردنە. بەڵام برانی بەڕێزی من، ئەم هەموو ئاەتانە لەسەر ئەوەن. خوای گەورە 41 جارە فەرمێ مسلمان لە قورئانەکەیە، 41 جاریشە فەرمێ قیتال.
مسلمان کوێی بە مسلمانێتی ئەمێنێتەوە بەبێەوەی چەکدار بێ بەبێەوەی کە هێزێکی هەبێ بەرگری لە دینی خۆی و لە کەرامەت و لە مافی خۆی بکە ئەخرێەوە بەستە سەورکەن برا بۆ دنیاشتان وایە 300 شەریکەی نەوت ئێسەر باشووری کوردستانە ئیشەکە برا بۆ دنیاشتان بۆە توخوا ئێوە 25 شەریکەی نەوتان بەدەستەوە وایە باشتر نەبوو موچە ئەدەن یان ئایدەن ئێوەتان توانی خۆتان موچە بۆ مسلمانان ببڕنەوە ئەشتان توانی دار ئیسلامێک لەو شارە زوریا دروستکەن لەو هەڵەبجە جارانە لەوانەی جاران و 122 لادەی کە لە بەردەستمانە بوو دروستی بکەن بەڵام خۆمە بە هەوا هۆز دروست نابێت و خۆمە بە خۆزگە و ئاواتە خوازی دروست نابێت و ئەمە ڕەنجدانێکی ئیماندارانەیەوێ دید و تێڕوانینێکی ڕۆشنی ئەوێ کە بەرچاوت ڕوون بێ بزانی چۆن ئیشەکەی پاشان هەنگاو هەڵهێنانەوەیەوێ کە زەمەندیایە حسابە خی پەروەردگار یارمەتی دەری ئێمەش و ئێوەش بێ خی گەورە ئەی بە ئارەکانی خۆمان بخاتەوە پێش چاو لەم جەهل لە ڕزگارمان کە و فێرمان کە و لە وەحیەکەی تێمانگەێنە یا ڕەبی خۆیان بەلوت و ڕەحمەتی خۆت خۆیە دینەکەتمان تێگەێن و بمان خرە ڕیزی ئەو کەسانی کە لە ڕوانگەی ئیمانەوە ڕوانویانەتە هیجرەت و جیهاد و گۆڕانکاریەکانی کۆمەلگە خۆیە ئەو کەسانی کە باوەڕیان بەم دینە هەیە و لەسەر ئەم منهەجەن خۆیە دڵ دەروونمان یەک خەوبمان کە بە ئومەتێکی عەقایدی یا ڕەبی خۆیە بەلوت و ڕەحمەتی خۆت ڕێمان نیشاندە و قۆناغ بە قۆناغ بمان بە تا لەم ئیستیضعافی ڕزگارمانەکەی أقول قولي هذا واستغفر الله لي ولكم وصلى الله على محمد وعلى آله وصحبه وسلم تسليما وجزاكم الله خيرا والسلام عليكم ورحمة الله وبركاته.